حکوومەتێکی نقمبوو لە قەرزی ناوخۆیی و بیانی کارگەیشتۆتە ئەوەی هەندێک لە هاوڵاتیان بە زمانی گاڵتە ئامێزەوە دەڵێن حکوومەت هەر خەریکی پارە دۆڕاندنە. بەر لە چەند ڕۆژێک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم پشتڕاستی کردەوە. هەرێم 18 ملیار دۆلار قەرزدارە، بەڵام بەپێی بەدواداچوونێکی NRT ڕێژەی قەرزەکانی حکوومەتی هەرێم بە نزیکەی 20 ملیار دۆلار دەخەمڵێنرێت. قەرزەکانی حکوومەتی هەرێم لە دوو بەش پێکاتووە: قەرزە بیانەکان و قەرزە ناوخۆیەکان. قەرزە بیانەکان بە 7 ملیار دۆلار خەمڵێنراوە، قەرزە ناوخۆیەکانیش بە نزیکەی 13 ملیار دۆلار خەمڵێنراوە. قەرزە بیانەکانی حکوومەتی هەرێم بریتین لە: یەکەم، قەرزی کۆمپانیا نەوتیەکان کە نزیکەی 4 ملیار دۆلارە. دووەم، قەرزی دانەغاز کە نزیکەی 2 ملیار دۆلارە. سێم، قەرزی حکوومەتی تورکیا 1 ملیار دۆلارە کە حکوومەتی هەرێم تا ئێستا 2 جار قەرزی لە تورکیا وەرگرتووە و هەرجارەی 500 ملیۆن دۆلاری وەرگرتووە. قەرزە ناوخۆیەکانیش بریتین لە: یەکەم، کورتێنانی بودجە نزیکەی 3 ملیار دۆلارە. حکوومەتی هەرێم لە ساڵانی ڕابردوودا بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران نزیکەی 3 ملیار دۆلار لەو پارەیە هەڵگرتووە کە پێشتر بۆ بەرهێنان تەرخانی کردبوو. دووەم، قەرزی بانکە ئەهلی و حکوومیەکان کە بە نزیکەی 5 ملیار دۆلار خەمڵێنراوە. سێم، موچەی فەرمانبەران کە بە نزیکەی 2 ملیار و 250 ملیۆن دۆلار خەمڵێنراوە. چوارەم، ئێستاقاقاتی غەرامەی کۆمپانیا ناوخۆیەکان، لەوانە کۆمپانیای ماس کە نزیکەی 1 ملیار دۆلارە. پێنجەم، قەرزی بەڵێندەران کە بە نزیکەی 1 ملیار دۆلار خەمڵێنراوە. شەشەم، قەرزی تێچووی ئیداری حکوومەت کە بە نزیکەی 500 ملیۆن دۆلار خەمڵێنراوە. لە کۆی ئەم قەرزانە لە ئێستادا حکوومەتی هەرێم لەژێر فشاردایە بۆ دانەوەی قەرزەکانی کۆمپانیای دانەغاز و کۆمپانیا نەوتیەکان. بۆ نمونە پێدەچێت بەهۆی بڕیارەکەی دادگای لەندەنەوە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم قەرزەکەی کۆمپانیای دانەغاز نەداتەوە، دەست بگیردرێت بەسەر پارەکانی حکوومەتی هەرێم لە بانکە نێودەوڵەتیەکاندا. لەسەر ئاستی ناوخۆشدا حکوومەت لەژێر فشاردایە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران. هاوکات فەرمانبەرانیش نیگەرانن لەوەی حکوومەت بەهۆی دانەوەی قەرزە بیانەکان ناتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات. جگەلەوەش نیگەرانی ئەوەش هەیە حکوومەت بۆ کەمکردنەوەی فشارەکانی نرخی پێویستیە سەرەکیەکانی هاوڵاتیان لەوانە بەنزین، نەوت، غاز و ئاو و کارەبا زیاد بکات. لەلایەکی دیکەوە دانەوەی قەرزە بیانەکانیش هەرچەند زۆرتر دوا بکەوێت زیاتر کەڵەکە دەبێت و ڕێژەی قەرزەکە زیاتر دەبێت. بەشێک لە شارەزایانی بواری ئابووری پێیان وایە حکوومەتی هەرێم بۆ دانەوەی قەرزەکان و دەربازبوون لەم قۆناغەدا دەبێت ئەم چەند هەنگاوە بنێت. یەکەم، لە ڕووی دیبلۆماسیەوە هەوڵ بدات ماوەی دانەوەی قەرزە بیانەکان درێژ بکاتەوە. دووەم، هەر لە ڕووی دیبلۆماسیەوە بە هەمان شێوەی وڵاتانی یۆنان هەوڵ بدات و وڵاتانی بیانی و کۆمپانیا نێودەوڵەتیەکان لە بەشێک لە قەرزەکان خۆش بن. هەروەک بەر لە چەند ڕۆژێک جێگری سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان لەبارەی دۆخی مەترسیداری ئابووری هەرێمەوە هۆشداریدا ئەگەر بێت و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە زووترین کاتدا هاوکاری هەرێم نەکات، ئەوە ئابووری هەرێم بە شێوەیەکی مەترسیدار تووشی داڕمان دەبێت. سێهەم، حکوومەتی هەرێم لە دانەوەی قەرزەکاندا ئەولەویەت بدات بە قەرزی کۆمپانیا نەوتیەکان بۆ ئەوەی کۆمپانیا نەوتیەکان بەردەوام بن لە کارکردن لە هەرێم. دوای کۆمپانیا نەوتیەکانیش ئەولەویەت بدات بە دانەوەی قەرزی بەڵێندەران و دانەوەی قەرزی غەرامەی کۆمپانیا ناوخۆیەکان. چوارەم، فرۆشتنی بەشێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت، لەوانە وەزارەتەکانی کارەبا، شارەوانی و گەشت و گوزار. لەم بارەیەشەوە شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان پێی وایە فرۆشتنی وەزارەتەکان بە کەرتی تایبەت گونجاوترین هەنگاوە لەم قۆناغەدا. بۆ نمونە نرخی خەمڵێنراوی وەزارەتی کارەبا لە ئەگەری فرۆشتنیدا بە 20 ملیار دۆلار دەخەمڵێنرێت. شێرکۆ جەودەت پێشی وایە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم هەندێک لە وەزارەتەکان هاوشێوەی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و سوید بە کەرتی تایبەتی بفرۆشێت، جگەلەوەی دەتوانێت قەرزەکانی بداتەوە، دەبێتە هۆی پێشکەوتنی کەرتی تایبەتیش لە هەرێمی کوردستاندا. بەڵام لەم نێوەندەدا ئەوەی بۆ ڕایگشتی و هاوڵاتیان ڕوون نییە ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم کار لەسەر چ پلانێک دەکات بۆ دانەوەی قەرزەکان و دەربازبوون لەم قۆناغە.